ئێمە کە لە ئیدارەی سۆران کاری ڕۆژنامەوانیەکەین بۆ کەناڵی ئاسمانی پەیام زۆر جار تووشی ئاستەنگ ئەبینەوە بە تایبەتی ڕێگریەکان بەردەوامیان هەیە تاوەکو ئێستاش ڕێگریەکان لە زۆربەی ناوچەکان هەن تووشی ڕێگریە بینەوە هەروەها زانیاریەکان زۆرجار بەرپرسانی ناوچەکە بەشێکیان زانیاریەکانمان پێنادەن کاتێکە بە دوواداچوونەکەین داواکارین کەەوە ئەم ڕێگریانەوە پێنەدانی زانیاری کەم ببێتەوە و هەر کۆتایی پێبێتن بە پێی یاساکار لەگەڵ ڕۆژنامەنووسان بکرێتن. ئێمە یاسایەکمان هەیە یاسای 35 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە پێویستە حکوومەتی هەرێم کار بەو یاسایە بکاتن نەک بە پێی میزاجی شەخسی یاخود حیزبی هەڵسوکەوت لەگەڵ ڕۆژنامەنووسان بکرێتن. ئێمە لە ڕۆژانی ڕابردووش کە بەدواداچوونمان کردووە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان گرفتی زۆرمان دێتە پێش و زۆرجار ڕێگریمان لێ کرێوە چەند کاتژمێر جاری وا هەیە لە بازگەکان ئەهێڵدرێنەوە تاوەکو ڕێگامان پێدرێت لە کاتێکدا ڕۆژنامەنووسی هاوڕێمان هەیە کە لە حیزبی دەستەڵاتە لێ پێچینەوەیان لێ ناکرێت و ڕێگەیان ئەدرێتن کە لە بازگەکان تێپەڕن و کاری ڕۆژنامەوانی خۆیان بکەن. سەبارەت بە ڕووداوەکان لە ئیدارەی سۆران لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو ڕووداوی هاتووی زۆر لە ئیدارەی سۆران ڕوویداوە کە ئەم ئامارانەی کە من باسیەکەم لە پەیجی هاتوچۆی سۆران بڵاو کراوەتەوە ڕووداوی زۆرن کە جێگەی هەڵوەستە لە سەکردنە ژمارەی ڕووداوەکان 65 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە لە ئیدارەی سۆران لە ماوەی 3 مانگ و نیوی ڕابردوو کە بەهۆیەوە نزیکەی 100 هاوڵاتی لەم ڕووداوانەدا بریندار بوون و 8 هاوڵاتیش بەداخەوە گیانیان لەدەستداوە و 108 ئۆتۆمبیلیش لەم ڕووداوانە زەرەر و زیانیان بەرکەوتووە. زۆرینەی ڕووداوەکان لە ڕێگای گەلی عەلیبەگ ڕوویانداوە کە 24 ڕووداو بووە 4 هاوڵاتی لە ڕێگای گەلی عەلیبەگ گیانیان لەدەستداوە و 51 هاوڵاتیش لەم ڕێگایەدا بریندار بوونە کە ئەمە ڕێگای مەودایەکەشی ئەوەندە زۆر نییە لە سۆران تاوەکووە گەیتە خەلیفان ڕووداوەکان ڕەنگە دوولایە نەبێتن بەشێکی هۆکارەکەی خراپی ڕێگاوبان بێتن و بەشێکی تریشی هۆکاری پابەند نەبوونی شۆفێران بێ بە ڕێنماییەکانی هاتوچۆوە. بەداخەوە کە ئەم قوربانیە زۆرە لەم ڕێگایە ئەکەوێتەوە پێویستە حکوومەت هەڵوەستەی لەسەر بکاتن هەروە ئەم ئامارانە بە ئاسایی تێنەپەڕێ پێویستە ڕێگاکان فراوان بکەن بە تایبەتی گەلی عەلیبەگە ڕێگایەکی گەشتیاریە هاوڵاتیانێکی زۆر سەردانی ئەم ناوچەیەکەن بەم ناوچەیەدا تێپەڕن و تاوەکووە گەیتە حاجیۆمەرانیش ناوچەی باڵەکایەتی ڕێگای هامڵتۆن هەمووی یەکساییدا تاوەکو ئێستا نەکراوەتە بە دووسایی دەبوایە حکوومەت خەمێکی لەم ڕێگایانە خواربە لە کاتێکدا کە تۆ ڕێگای بازرگانیت هەیە و گەشتیاریت هەیە ناکرێتن ڕێگاکان بەم شێوەیە بێتن هەر ڕووداوی لەم شێوەی لێ بکەوێتەوە ساڵانە هاوڵاتیان ببنە قوربانی سەرڕای ئەوەی کە لەم ڕێگایانەدا ڕووداوی هاتوچۆ ڕووداتن زۆرجار بە تایبەتی لە ناوچەی باڵەکایەتی ئۆتۆمبیلەکان هەڵ ئەدێرن لە ڕووبار کە ئەمەش گرفت دروستەکە جاریوە هەیە ئۆتۆمبیل کە ئەکەوێتە نێو ڕووبار هاوڵاتی گیان لەدەست ئەدات جاری وای هەیە بە مانگ بە دوای تەرمدا ئەگەرن تاوەکو تەرمی هاوڵاتیان ئەبێنەوە بۆیە پێویستە حکوومەت وەلایەنی پەیوەندیدار لە ئیدارەی سۆران ڕێگاکانی فراوان بکاتن هەر لە حاجیۆمەرانەوە تاوەکو ئەگاتە هەولێر ئەم ناوچانە پێویستیان بە دووسایتکردن هەیە بە تایبەتی وەک ئاماژەمان پێدا کە گەلی عەلیبەگ قوربانی زۆری تێدا ڕوویداوە لەم ماوەیەدا کە جێگەی هەڵوەستە لە سەکردنە تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار نەهاتوونەتە سەرخەن تۆلێ کۆڵینەوە بکەن هۆکاریم ڕووداوە زۆرانە چییە وەک ئاماژەمان پێدا کە بەشێکی هۆکارەکەی بۆ خراپی ڕێگاوبان و بەرتەسچێکەکەی ئەگەڕێتەوە. سەبارەت بە تاوەکو ئێستا کە ئێمە لە وەرزی بەهارداین سەرمابوونی هەیە من خۆم لە بەیانی ئەو ڕۆژەوە سۆپام هەر پێ کردووە هاوڵاتیانی ئەم ساڵ بەهۆی سەرما و سۆڵاوە بارانبارینی زۆر کە تاوەکو ئێستاش سەرما بەردەوامی هەیە هاوڵاتیان پێویستی زۆریان بە نەوتووە گەرمکەرەوە هەبوو بەداخەوە ئەوەی هەبوو کە حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بە هاوڵاتیانی ئیدارەی سۆراندا کە ئەویش بە 105,000 دینار بوو
ئەو نیوبەرمیلەی کەوا لە عێراقیشەوە هات بەداخەوە هاوڵاتیانی سنتەری ئیدارەی سۆران ئەوە ماوەی 3 ساڵە ئەو نەوتەی کە دێت بە هاوڵاتیانی سنتەری ئیدارەی سۆران و قەزای ڕەواندوز نادرێتن و تاوەکو ئێستاش لایەنی پەیوەندیدار کە ئێمە پەیوەندیشمان پێوە کردوون بەداخەوە زانیاریمان پێنادەن بۆ ئەم نەوتەمە 3 ساڵە بە هاوڵاتیانی سنتەری ئیدارەی سۆران نادەن. لە کاتێکدا نەوت لە بازار گرانە تاوەکو ئێستاش کە من کەمێک پێش ئێستا پرسیارم لە نەوت فرۆشەکان کرد ئەوان ئاماژەیان بەوەدا کە ئێستا یەک بەرمیل نەوت بە 165,000 دینارە لە کاتێکدا لە چلەی زستان بە هەمان نرخ بوو کە ئەمە بارگرانیەکی زۆر و بارپرسیەکی زۆری بۆ سەرشانی هاوڵاتیان دروست کردووە. سەرەڕای ئەوە بەهۆی ئەو شەڕی کە لە ناوچەکە دروست بوو شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران کەوای کرد بازارەکان گرانیەکی بەخۆ ببینن بەشێک لە کەلوپەلە خواردەمەنیەکان نرخیان هاتۆتە سەر. من نمونەیەکتان بۆ باسەکەم فەردەی برنج 18 کیلۆی پێش ئێستا بە 27,000 دینار بوو پێش ئەوەی کە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل ببێ. لە ئێستادا کە پرسیارم کردو بۆتە 34,500 دینار یعنی ئەم جیاوازیکردنە لە نرخ بەڕاستی بارگرانی بۆ خەڵک دروستەکات لە کاتێکدا ژوورەکانی بازرگانی دێنە سەر خەڵەن ئێمە بۆ ماوەی 6 مانگ خەزنمان هەیە و خواردەمەنیمان هەیە هاوڵاتیان پێویستە نیگەران نەبن. تۆ لە کاتێکدا کە ئەم خەزنەت هەیە ئەی ئەم بارگرانی و ئەم نرخگرارکردنە لە پایسە هەر ڕۆژێک قەیرانێک دروست ئەبێتن ڕۆژی دواتر کەلوپەلەکان گرانە بن پێویستە حکوومەت بازرگانە چاوچنۆکەکان سنووریان بۆ دابنێ نەک بەم شێوەیە بارگرانی بخرێتە سەر شانی هاوڵاتیان. قەیرانی غازیش بە هەمان شێوە ئەمەش قەیرانێکترە کە بەردەوامی هەیە تاوەکو ئێستا لە ڕێی کۆبۆنەوە لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە لە ئیدارەی سۆران غازدا بەشەکرێ بەڵام هاوڵاتی هەیە تاوەکو ئێستا قەلێنەیەک غازی وەرنەگرتووە تا ئێستا غازی پێ نەدراوە کە ئەمەش هەر بەنەبووی حیسابە لە کاتێکدا لە بازارەکان دەست ئەکەوێ بەڵام بە نرخێکی گران لە ئێستادا یەک بوتڵی غاز بە 23,000 دینارە کە ئەمەش نرخێکی زۆرە و بارگرانیەکی زۆر بەوە سەر شانی هاوڵاتیان دروست بووە بەڵەمە زانیاریەکان بوون لە ئیدارەی سۆران. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاک ئازاد عومەر ئاوایی کە لە ئیدارەی سۆرانەوە لەگەڵمانە بوو ئەزانمان دەچینە لای